لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 22 ساڵی 1970 بە دیاریکراوی کاتژمێر 6:30 سەر لە ئێوارە ئەو کاتەی کە دانیشتوانی ئەم گوندە سەرگەرمی نان خواردن بوون، کۆمەڵێ موشکی دڕندە لە دەربەندی خانەوە ئاراستەی ئەم جێگەیە کران و ئەم جێگەیە بووە گۆڕستانی 68 شەهیدی گوندی سێوسێنان. ئەو شەهیدانەی کە گیانیان بەخشیە ئەم ڕۆژە و ئێستا بوونەتە سمبول و مێژوو لەم جێگەیەدا، ئێستا بوونەتە یادەوەری کە هەرگیز لە بیرەوەری زیندوەکانی ئەم جێگەیەدا لەبیر ناچنەوە. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕژێمی بەعسی لە ناوچوو کیمیاوی کرد بەسەر خەڵکی ئەم جێگەیەدا و 68 کەسی شەهید کردن و ڕۆحی پاکیان فڕی بەرەو ئاسمانەکان. ئێرە سێوسێنانە، ئێرە مەڵبەندی شەهیدانە، ئێرە ئەو جێگەیەیە کە بۆتە دەستە خوشکی هێرۆشیما و ناکازاکی و هەڵەبجەی شەهید و بالیسان و ناوچەی بارزان. ئێرە سێوسێنانە مەڵبەندی قوربانیەکان، ئێرە گۆڕستانی شەهیدەکانی سێوسێنانە، ئێرە ئەو جێگەیە کە بۆتە مێژوو لە مێژووی، لە بیرەوەری، لە مێشکی، لە هیزری دانیشتوانی ئەم جێگەیەدا کەنەوە بنەوە بۆ یەکتری دەگەڕنەوە. ئەلفاتیحە بۆ گیانی پاکی ئەم شەهیدانە. سڵاو لێبێ. سەرچاوم بەخێر بێنێ. جەرا بە خەڵکی سێوسێنانی؟ بەڵێ. باشە. سەبارەت بە ساڵیادی کیمیابارانی سێوسێنان ئەگەر مێژووی کوردمان بۆ گێڕیتەوە بزانین ئەو کارەساتە چۆن بۆ بینەران وازەح بێ. کارەساتی کیمیابارانی نەحەی سێوسێنان. سێوسێنان گوندێکی گەورەی ناوچەی قەراق و کوردستانیش بوو. بە حکمی ئەوەی بڵێن جێگە و لانکەی شۆڕشەیەک لە دوایەکان بووە. حکومەتی بەعسی فاشی لە ئێوارەی 22 1970 بە چەکی کیمیایی بۆدمانی کرد بەڕەت لە ڕاجیمەی چلی لە دەربەنی خانەوە. تاوان پێشتر ڕۆژانە ئێمە لەژێر تۆ بوو تیارەی حکومەتاوین، ڕۆژانە ئێمە نانمان ئاومان هەمووی لەگەڵ تۆ بوو لەگەڵ تۆف و خەسوی تیارا بووە. تەبەن ئێوارە کارەساتەکە ڕوویدا
ئێوارەی 22 بوو خەڵک 6 بوو کە خەڵک کاتینیان خواردم قەنەعاتە ئێمە منۆکو بخۆم 6 بوو 6 لە کیۆ بردمانی کرد لە دەربەنی خانەوە مامەز ئەسکەرێکی لێ و لایکانی سارد و دەربەنی خانە ئالیۆ قەسی کردین بە ڕاجیمە چەند کەس بوونە قوربانی لەم کارەساتە 6 کەس بوونە قوربانی ئەمەش کە مەزاری شەیدانە و تیا وەستاین قبری هەر 6 شەیدە گۆرە هەر لێرە نێژراون پێشتر لە ئەسیێڵ و کۆشک و لوسێش نێژراون لێرە ڕاستیمان هێناومەەوە ئەرێ ناشتومان 6 شەیدێکی میابرە ئەمانەکانی تایە لە مناڵ گەورە بە تەمەن بە کچ و پیا و ژن و مناڵ و پیر و هەموو شتێک ڕاکەسگاین تێ لە بەرامبەر ئەو قوربانیە گەورەدا سێوسێنان چی بۆ کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وڵی سێوسنان ئەگەر بڵێم هیچی بۆ نەکراوە بێژدانی لەبەرەوەی هەنێ شتێگەر بە بەرشایی خۆتانە پێم خۆشە سێرێکی سێستان کەن 6 خانی لەلایەن ئاوادان کراوە بۆ کراوە 20 خانی فەرمانبرانی بۆ کراوە 34 خانی و شەیدانی تیاکراوە مەکتەبمان هەیە خەسخانەمان هەیە شارەوانیمان هەیە زۆرگەی خزمەت گوزاریمان هەیە بەس بڵین هەمووشی داواکاریەکانمان جێبەجێ بۆ نەخێت لە ئاسی ئێمەدا نییە قوربانەکان نیە لە ئاسی قوربانیەکان نییە جەنابە خەڵکی سێوسێنانی بەڵێ کەسی نزیکی تۆ لەم جێگەیەدا لەم مەزارگێدا بۆتە قوربانی بەڵێ 4 شەیدم لێرە هەیە دایکم خوشکم دووبرم و هاوسەرەکەشم 2 شەیدی لێرە هەیە بە هەردووکمان 6 شەیدمان لێرە لە بەرامبەر ئەو قوربانیەدا کە لە 22 ساڵی 1970 لە مانگی سێدا ئەم کارەساتە ڕوویدا چیتان بۆ کراوە لە قەرەبووی ئەمەدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یاخود قەرەبوو کراونەتە لەلایەن حکوومەتی عێراقیەوە وڵی قەرەبوو نازانم بڵێم ئەمان قەرەبووی بەچی تێگەشتون ئێمە وەکو کەسوکاری شەید وەکو ئەمانەی کە ماوینەتەوە چۆنەڵی ئێمەش لەگەڵ ئەوان تووشی هەمان ڕوودا بووین ئەوان مردو ئێمە ماو ئێمەش دوورنی لە مردنی ئەوان لەبەرەوەی قەرەبوو چۆنە هەر کەسێک هەر شوێنێک هەر نەتەوەیەک کە شتێکی ڕووداوێکی بەسەرێت کە شتێک تووشی کارەساتێکە بێ حکومت خۆی ئەبێ پێش ئەوەی من هاوار بکەم من قوربانیم من کەسم تیا چووە تۆ ئەبێ خۆت ببینی حکومت ئەبێ خۆی ببینێ خۆی بێت هاوکاریم بکە نەک من داوای بکەم باشە ئەمەی کە کراوە بۆ ناحەکەی من ئەمە لە هەر دێگی کەشکە تووشی هیچ ڕووداوێک نەبوو بێ ئەم خزم گوزاریانە هەر کراوە خزمەت گوزاری سەرەتاییە مەکتەبە خەستەخانەیە هەر پرۆژەی چکەیە ئەمانە هەر ئەکرێت باشە بەڵام ئەمانەی کە لێرە کراوە هیچ لە ئاسی قوربانەکەی ئێمەیانە لەبەر ئەوەی ئێمە بەسی ترین شت کە دێکەی من پێویستێتی ئای خواردنەوەی ئێمە لەسەر دەستی ئەوان وڵاتی بێگانە هیچ شارەزانە بۆ بە وڵاتی من ئەمە پێ ئاشناگردون بۆیە ئەڵم لەسەر دەستی ئەوان کانی و گارێزەکانی بەهارانیش کە هەبوو ئەوانیشان کوێر کردەوە فەرموو بەستە چێ لەم قسەیە مەبەستم ئەوەیە ئەوان هەتا ئێستا 29 ساڵە ئێمە کارەسات باریم پێش ئەم 29 ساڵە ئێمە کێشی ئەو خواردنەوەمان نەبوو ئەوەی کە لە گەورەکان و گێڕاوەتەوە بۆ من ئەو کاتە زۆر لە یادم نییە بە حکومەوەی کە مناڵ بووم 29 ساڵە تا ئێستا دێکەی من ئاوی خواردنەوەی نییە بەتەنکەر ئاوی بۆیت لە دەربەنی خانەوە باشە پرۆژەی ئاوی خواردنەوە کە ئیتر ئەمە مافێکی خانۆ تاگاتێرە ناکوڵێ نازانم بەڕاستی نازانم تەندروستە باشە ئەبێت بە خواردنەوە نابێت بەڵام هەتا ئێستا ئەو بەسیترین شتەکە بۆ خەڵکی ئەم دێ بکرێ کاکە هەر تۆش ئەگەر من خەڵکی دێکەش نەبم کەسێکی غێرش بێتێرە ئەوەی بۆ ڕەوابینێکە ئەوی بۆ بکرێ لە دوای ئەوەی کە کیمیابارانی ئێرە کرا ئێرە چۆڵ کرا بەڵێ کیمیابارانی سێوسێنان بڵێم ئەنفالی گەرمیان و خەرەداخ و بە دوای کیمیابارانی سێوسێنان ئیتر کۆتایی ئەم ناوچەیە بوو بە کیمیابارانی سێوسێنان چاوی خەڵکی ئەم ناوچەیە شتێنرا خەڵکی ئەم ناوچەیە ئەنفالێکی زۆری کرا سێوسێنان تقریبا 27 عەدەدەکەی نازان بێزەڵت ئەنفالی هەیە بەڕاستی کە دوای کیمیابارانی سێوسێنان ئیتر خەڵکی ئەم ناوە هەمویان ڕەویان کرد بەرەو شار و بەرەو وەردوگار پێ هاتنەوە ڕاپەڕی 1990 لە بەرامبەر ئەو قوربانیەدا کە جەنابێت 2 شەهیدە هەیە دایک تۆ خوشکەکەت و بەڕێزی کێشم دوامەتی منی 4 شەهیدمەیە بەڵێ لە بەرامبەر ئەمەدا چیتان بۆ کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە لانی کەم تۆزێک سەبووری ناخی ئێوە بدات بۆی هەستکەن کە حسابێتان بۆ کراوە هاوخەمتانن حکوومەتی هەرێمی کوردستان واللهی ئەگەر باس لەوە بکەیت چیمان بۆ کراوە و چی لە بەرهەمی ئەم شەیدانە چی هەیە
بۆ کەسوکاری شەیدان چی کراوە ئەگەر لە منە پرسی کە تۆ قسە لەگەڵ مناکەی منەڵێم هیچ لەبەرەوەی کەس چاوەڕوانی هیچ شتێک نەبوو لەم حکومەتە چاوەڕوانی خەڵک بە خوێنی خۆی ئەم حکومەتەی دروست کرد و ئەم ڕۆژەی هێنایەدی بەڵام ئەم حکومەتە خۆی هاو لە ساڵانی زووە هەموو کەسەزانێ بۆ کەسوکاری شەیدان پارچەیە زەویان کرد بە هەدیە بۆ نیشتە جێبوونی مناڵ و کەسوکاری شەیدان هەتا ئێستا 29 ساڵ یادیش ئەمڕۆ یادی 29 ساڵەی شەیدانی شیمیاباران بوو و هەتا ئێستا ئێمە بە بستێک عرس من و یەک ماڵی کەماوین ماڵی ئێمە و خێزانی ئێمە و خێزانی ماڵیشکە کاک ئەحمەی حاجەڵخار خزمی کورزای باوکمە هەتا ئێستا بەو پارچە زەویە سوودمەند نەبوو یعنی ئەو پاداشەشی پێڕەوان نەبینراوە ئیتر ساڵانەیەن وەک شتێکی ڕەمزی ئەوە ئەمیاداکەنەوە و بۆ خۆم کە سوکارم هەمووی لە نوگرە سەلمان ئەنفال کراوە و شەید کراوە ڕۆژانە بۆیان ئەگریم یەکێ لە ئامۆزاکانم هاو تەمەنی خۆم بوو یعنی ڕۆژانە بۆ هیچ کەسێ ناگرین بۆ ئەوە گریم یعنی لەسەر نان خواردن فرمێسک بە چاومایەتە خوارەوە چووم کتوپڕ لەبەر چایان بزرکردم ڕۆژانە ئێمە لەژێر تۆ بوو تیاری حکومەتاوین ڕۆژانە ئێمە نانمان ئەومان هەمووی لەگەڵ تۆ بوو لەگەڵ تۆ بوو خەسوی تیارا بووە ئەمەی کە کراوە بۆ ناحەکەی من ئەمە لە هەردێکی کەش کە تووشی هیچ ڕووداوێک نەبوو بێ ئەم خزمەت گوزاریانە هەر کراوە خزمەت گوزاری سەرەتاییە هەتا ئێستا ئێمە بە بستێک عرس من و یەک ماڵی کەماوین ماڵی ئێمە و خێزانی ئێمە و خێزانی ماڵیشکە کاک ئەحمەی حاجەڵخار خزمی کورزای باوکمە هەتا ئێستا بەو پارچە زەویە سوودمەند نەبوو یعنی ئەو پاداشەشی پێڕەوان نەبینراوە سیوسینان گیرۆدەی ئاوە ئاومان نییە چەند جارێک چەندها جارێک داوامان کردو ئاومان نییە جەنابە خاوەنی چەند شەهیدی لە سێوسێنانە وەڵام من خاوەنی سێ شەهیدم دایکم و دوو برایشم زەینەب ئەحمەد فارس دایکمە سەردار ئەحمەد عەبدولقادر برامە ڕزگار ئەحمەد عەبدولقادریش برامە خۆیان خۆش بین ئینشاءالله جێگەیان بەهەش بێت و خوا سەبری ئەوەش بات لە بەرامبەر ئەم شەهیدانەدا چیتان بۆ کراوە لەلایەن حکومەتەوە وەڵایی هەنێشت لەوانەیە کرابێت بەڵام پێ پێویست نییە پێ پێویست نەکراوە من خۆم ساحەبی سێ شەهیدم وەکو پێم وتیت قارێکی حکومەتی هەرێم وەکو ساحەب شەهیدێک ئەڵێم هەتا سەر ئێسقان ناڕازیم بۆ قەرارە بۆ من سێ شەهیدمێ بەس دایکم هەوەیەکی شەیدانی بۆ کراوە ئەم دوو شەهیدی تر هیچ ئەو کاکەیە کە باسی کرد ئاگام لێ بوو ئاماژەی بە منەماڵی ئێمەدا شکاک شیروان ڕاستەکە ئێمە ئەو کە زەق بێت بەس من و شیروان عەزماوە نەگرتووە نامان هاتەوە لە هەڵەبجەی شەهید هێ من لە سێوسێنان هەڵەبجەی شەهید بە من چی قەناعەتی من وایە ئەمە لە کۆڵکردنەوەیە بۆ کاکل من لە سێوسێنان دانیشم عایدی سلێمانیم بۆ لە هەڵەبجەی شەهید عەزمەیەتیە کە وەختێ چوومە دەستگای شەیدانیشتووی عەرزەکەش هەواییە ڕقمێکیان ناوە پێم کاکەمال جەناب دۆک و سەرۆکی شارەوانی سێوسێنان حەزەکەم بەڕێزت بۆمان باسکەیت سەبارەت بۆ قوربانیە گەورەی کە ئەم ناوچەیە داوێتی لە ساڵی 1970 و کیێمەبارانەی بەرکەوتووە لە ڕووی ئەوەدانکردنەوە چی بۆ ئەم شوێنە کراوە کە شایستی کەسوکاری شەهیدان و ئەم جێگەیە بێت سوپاسدانەکەم دیارە بەر لەوەی من چەند ساڵێکە لێرە سەرۆک شارەوانیم بەر لە من کە لێرە دەست بەکارم کۆمەڵە پرۆژە کراوە وەک خانوو بۆ کەسوکاری شەهیدان کردنەوەی هۆڵی بۆنە و یادەکان مەسەڵەن خوێندنگا و بنکەی تەندروستی ئەمانە بەڵام من ئەمە زیاتر لەسەر و پرۆژانە قسە بکەم کە ئێستا لە کاتی خۆمە ئەنجام ئەدرێ ئێمە لە ئێستا سەرقاڵی ئەوەین کە پرۆژەی بە دووسایتکردنی ناو شارۆچکەی سێوسێنان کە ئێستا دەستمان پێ کردو نزیکەی 300 مەترێک ئیشمان تیا کردو بە درێژی 500 مەتر دووسایدێک دروست ئەەکەین لە ناو شارۆچکەی سێوسێنان کە ئێستا لە بەر شێوەی تەنفیز مباشر لە کارایە بەڵام بۆ خۆشتان نەزان سەر ڕای قەیرانی دارایی بە هەوڵەکانی هەموو لایەک توانیمانەکە لەمێ لەوێ شتێ پارە بپشڕین هەچەند کەم کورتی هەیە لەو بڕەپارەیە هەروەها دوو باخچەکەەوە ئێستا بە کامیرەکەتان بۆ خۆتان دیمەنی باخچەکان بگرن کەەوە سیاج و دیوار و پەرژین و ڕاڕەوەکانیمان تەواو کرد و هەروەها ئەم ڕۆژ ئێرە خۆی بۆ خۆی باخچەیەکە ڕەنگە ئێرە شتیکەی پێویست بێت ئێرە پێویستەکە باخچی بۆ بکرێت مەسەڵەن ڕەنگە ئێستا لە هەوڵاتیانم پرسیڵن ئەومان نییە ئەوە ڕەنگە بەلایەنە گرنگترە ڕەنگە باخچە بۆوان گرنەگە چکە ماشەڵڵا سروشتەکەەوە کامێرەکە بیگوازێتەوە ماشەڵڵا خۆی بۆ خۆی باخچەیەکە ڕاستە هەروەها پرۆژەی ئاوەڕۆ و
جادە و قیرتاوکردنی ناو کۆڵانی گەڕشی شەهیدانیشمان بەدەستەوە کە ئێستا ئاوەڕۆ و ئاوەکەی تەواو بووە ماوەتەوە تەنها تێکە لە ڕێژکردن و قیرتاوکردنی جگە لە سەبارەت بە ئاویش ڕاستە ئێمە شارەوانی بەڵام پرۆژەی ئاو لەلایەن ئێمە جێبەجێ ناکرێت لەلایەن دایری ئاوە جێبەجێکرێت لەبەرەوە سەپەرچی ناکەن نەخێر لەبەر ئەوەی کە ڕاستە سەر بە یەک وەزارەتین بەس دایری ئاو فەرمانگەی ئاو چەند ساڵێکە بێت جیاکراوەتەوە لە شارەوانەکان بۆ 10 ساڵی شەبێت جیاکراوەتەوە لە شارەوانەکان ئەوە پەیوەندی بە فەرمانگەی ئاو هەیە بە دەرەجەیەکەم ئاوی خواردنەوەیە تا ئێستا ئێمە پرۆژه ئاوی خواردنەوە لە ئەم نەحیان نییە چۆن ئەژین چۆن ئەژین ئاو هەنێکمان بیرمان هەیە و هەنێکشمان بە تەن کرد لەکوێوە دێ سێ حوزمانەیە لەسەرەوە بیرمان بۆ هەڵکردراوە لە نەرامسین ئاوەکەی بگوێزێتەوە وەیرە بۆنی ئەم قیراینداراییەوە بڵێن وای لێ هاتووکەوە ئەو ساڵ 3 ساڵە قەیراینداراییە سێوسێنان لە هەشتاوەم کارەسادی بەسەراتوە دەبوو پێشتر ئاوڕ لێ بدرایەتەوە جار هاتن داوایان کردکەوە ئێمە ئەخکانێک لە ناو دیە مەش ئەو کانیان بینی وەحاصلی 34 ماڵ بوو وتیان ئێمە تاپەمانە ناتوانین ژیانمان لەسەر ئەوەیە بەڕاستی لەم دوایە بیر لەوە کراوە کە ئەو لە دەربەنیخانەوە ڕاپێشی ئەوەی سەی نەگرت بیر کراوە لە نەرامسین بیر لە نامسین بیر لێرەدراوە حوس حاضرێت تەنها ڕاکێشە نەرامسینەوە چەند کیلۆمەترێکە بێتە ئەیرە هیچ شتێکی تر کێشەی نییە هەتا بڵێن پرۆژەکەر بڵێن سابت بۆ لێرە هەموو ماڵک بەلوعی ئاو چۆتە ماڵی بەس ئاوزیانی ساڵێک لێرە بەرپرسەکان دێن لەم هۆڵەدا ئەمە هۆڵی بۆنەکانەگە کامێرەمانەکە بمان گوازێتەوە یادی ئەم کارەساتە ئەکرێتەوە تەنها چەند کاتژمێری لێرە ئەبن چ دەست و دیارێکیان پێیە بۆ خەڵکی ئەم دێ بۆ خەڵکی ئەم ناحەیە دەست و دیارەکەی ئەوان تەنها بە چاودانەوەی کۆمەڵی شتەکە هەم چەند ساڵاڵی دەجیلگراونەوە هەرەوەی ئێڵێنەوە مەسەڵەنەڵێ ئەم گڵۆپەمان دانا بۆتان و ئەم واری ئەمۆدەمان داناوە ئەو سنۆبەرەمان ڕواند و هەرمانەیە مافێکی سەرەتایی هەموو کەسێکە تۆ ئەگەر دیەکە بە هەر شتێک کاکە ئێمە گریمان ئەم دێ ئەمەکی مەباران نەکراوە هەر ئەمە گوندێکە ئاودانەکەینەوە حکومت خۆی مەجبورە کە بێت یارمەتی من بە ئاودانی گەمەوە باشە چجێ ئەوەی کە ئێمە قوربانیماناوە لە پێناویە ئەوە هیچ من منەتم بەوە نییە کە ئەو گردێتی لەبەرەوە مافی سەرەتایی خۆمە لەمە ڕبوتی ڕەتی نەکا بە شەیدی منەوە نەڵێدامە لەبەر خاتری شەیدی تۆ ئەمەم کردو ئەمە هەر کەسێکی کەش هەردیەکی کەش ئەمانیتیایە ئەو ئەیبینێت و کە ساڵانە یەت ساڵی یەک جار ئێمە بیرەکەوێتەوە هێد لێرە پێشوازی خەڵکی ئەم دێیە ئەم ناحەیە لە بەرامبەر بە پرسانە چۆن بۆ نەبوون ئەمڕۆ کە هاتن خەڵک چۆن پێشوازی لێکردن بە گوڵۆ چوون بۆ لایەن ئایا ڕویان لێگرشکردن چیان کرد خەڵک داواکاری چی بوو مەسەلەن ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ خەڵک دوو جۆری هەیە جۆرێکیان کەسانێکن کە زۆر تەبیعە بەلایەنەوە بە هەر شێوەیەک بەرەو ڕووی بەرپرسێک بەرەو ڕووی بەرپرسیاریە تێک حیزبیەک کەسێکی حیزبی کەسێکی سیاسی بڕۆن کۆمەڵی کەسیشانیە کەسانی زۆر عادین و کە هیچ ئەو شتانیان پێخۆش نییە باشە هەیەە حەزەکە بەگوڵ پێشوازیان لێ بکە هەشیانە وەکو من ئەسڵەن ئامادە نەبووم بچمە هۆڵەکەەوە لە بەرەوەی منە چمە هۆڵەکە شوێن نیە یادانیشم کە من 6 شەهیدم هەیە 4 شەهیدم هەیە مێردەکەم 2 شەهیدی خۆم 4 شەهیدم هەیە شوێن نیە یادانیشم
باشە ئەوانیش بۆ خۆیان دانیشن لە پێشی پێشەوە زۆر بە مرتاحی کە سوکاری شەی دەخەنە دواوە دانیشە بۆ خۆی کەس ئەوانیش لە پێشەوە بۆ خۆیان پێشوازیان لێکرێ ئەوانیش کە پێشوازی لەوانەکەن کەسانێکن کە چۆنەڵی ئەو پێتەڵم طبیعەتی من لەگەڵ ئەو ناگونجێ هی ئەو لەگەڵ ئەو ناگونجێ باشە ئێستا ئێوە چیتان پێویستە وەکو ئەم شوێنە کە کیمایی بەسەردا کراوە کە جەناب دەفەرمی تۆ تەنها لە خێزانی خۆت و هاوسەرەکەتدا 6 شەهید هەیە بۆ منە 68 شەهیدە 69 شەهیدە لێرەدا 68 شەهیدی هەیە ئەم شوێنە چیتان پێویستە لە بەرامبەر ئەم قوربانیە گەورە تا بۆتان بکرێت ئەزین چۆنە ئەمە خۆشتێک ئەگەر من هاوار بکەم بڵێم بەرپرسەکان کە ئێوە بەرپرسن لە ژیانی ئێمە وبەرین ئەو شتەمان پێویستە من پێویست ناکە هاوارکەم چکە ئەوان زۆر جوان ئەزانم بەڵام دەوترێ ماف دەسێنرێت نادرێت ئەبێ خۆ داواکەی زەختکەی ئەزین چۆنە ئاخر دە زەخت بە 29 ساڵ زەخت نەکرا بێ من ناتوانم ئێستا زەخت بکەم وایە 29 ساڵە من بریناری چەکی کیمیاییم هاتن فەحسێکیان بە ئێمە کرد هەردوو بەسیترین شت هیچ منەتم پێیان نیە و هیچ شتێکم لیان ناوە سوپاسی خۆی گەوراکەم کە من هێشتۆتەوە تەندروستیم باشە بەڵام بەسیترین شت ئەوەیە کە وتیان گوایە هیچ نەبێ چارەسەرێکی سەرەتایی برینارەکانەکرێت من تا ئێستا شتێکی لەو بابەتەم نەبینیوەتەوە بینەرتان هەیە بەڵێ بینەرتان هەیە طبعا ئەی چۆن نییە تۆ بۆ شێوەیە لەناو بچیت ینی من لە ماڵێکا ژیاوم لە خێزانێکا چوار کەسم تیا چۆی من بەرنەکەوتوم گوایە بە بۆچوونی بەڕێزە بەرنەکەوتوم کەواتە منیش هەر بەرکەوتوو چێکی کیمیاییم یان بۆ نمونە هەموو ساڵێک لێرە ئەم یادە ئەکەنەوە بەرپرسەکانیان جەوە گۆڕن بۆ سەیران دیان جەوەکەی خۆش و شەخاویە ئایا دەسە دیاری بوو ئەوە ئەهێنن بۆ چی دیان بۆ ئێرە وڵای من وا هەستەکەم ڕەنگە ئێمە زۆر لەوانەکەین ئەوانی هێنین بۆ ئێرە ئەژینا ئەوان ئێمەیان لەبیر کردو بەڕاستی ئێمە ئەگەر ساڵان سروشتەکەتان زۆر جوانە زیاتر بۆ سێکردی سروشتەکە دێنەستەکەن تۆزێک خەمی خوانەدەن بە بالێرە واللهی با من وا نەڵێم ئەو کەسانی کەێن بۆ ئێرە لە بەف لە ڕۆژی یادی شەیدانە ئێرە بەسەرەکەنەوە ڕۆژانێک هەمویان ماڵ و خێزانیان لێرە بوو خێزانی بەرپرسی ئێستا هەیە کە بە داعوەتیش نایەت کارتی داعوەتیشی بۆ ئەنێرین ئێمە کە بەکارتە نێرین کاری داعوەتیشی بۆ نێرین ڕۆژی 22 بێ بۆ سەرمەزارەکەمان سەردانی ئەم دێ بکاتەوە هەرچە من لەگەڵ ئەوانین بەڵامیتر خۆ من ناتوانم بڕە لە باتی هەموو بەم باوەڕەکەی خێزانی لە ماڵی ئێمە بووە لە ماڵی باوشی من لە ماڵی ئێمە مناڵی خێزانیان پاراستووە بردومانن هێناومانن بۆ شار بۆ ئێرە ئێوە بە داعوە دەوانێنەوە ئێرە باوەڕەکەی من وا ئەڵێم ئیتر چێشوە بە داعوەتێنەوە خۆتان کارتیان بۆ ئەنێرن ئەم جاراوان دێن ئەو جارێن لەگەڵ ئەوە شاموان لوتف نافەرمونون پێرار کارتم بۆ بردوون نهاتون و ئەم ساڵیش ئەو کەسانی کە من بە تەشخیص باسییانەکەم نهاتون کاکە ئەوە لان ئەم گوندەی ئێمە بڕای تۆ مەسەلە ئەوەیە ڕەنگە چاویان بەراینەیەت بێنە ئێرە و ئەم شەهیدانە ببینن لە بەرۆی خەفەتە خۆن و دڵسۆسن یاخود بۆ نمونە شتیان بیر چۆتەوە ناکاکە خۆ ئەوە ئاشکرایە ئەمانە شتیانە بینێتێتەوە خۆ ئەگە منیش نەڵم لە فەرگۆڕستانی شەیدانی سێسێنان و یادی 29 ساڵی شەیدانی سێسێنانە خۆ خەڵک هەموو زانی ئەوانە بەڕاستی من بڵێم پەشیمانم لەوەی من ئەو کاتە هەڵبەت مناڵ وجودێکی وام نەبووە بەڵام ئەوای ئەگەر خەڵک ئەیزانی ئەم ڕۆژەوایە من ئێستا ئەگەر بزانم شۆڕشێک دروستەکری و ڕۆژێکی ئاوا دروستێ بە حیاتی نەخۆم نە مناڵم نە هیچ کەس وکارێکم نەیاڵم بەژاری و شۆڕشە بکە ئەگەر گوێ لە بەخسێ من بگرن وڵای یادی سێوسێنان ئێمە وا بزانم پێشتر یادمان نەکردەوە بەهۆی ئەوەی کە سێوسێن ئاوادان نەبوو چکمەش تا هەشت سێوسێنان کیمایی لێیە من بزانم لە 12 بوو یا 13 من ساڵ بوو لەو کاتۆ یاد دەکەینەوە سێوسێنان بەڵێ ڕاستە هەموو جاریان کۆمەڵێ وعد و بەڵێ نەدەن با پیا بە ویژدان و قسەکە هەنێ ئیشان کردووە بەڵام زۆری ما بکەین سێوسێنان گەورەترین کێشەی ئاوە من وەکو شەخص خۆم ئاوم هەیە لەخوا بەزاوێ بەڵام براکەم نیەتی دراوسێکەم نیەتی سێوسێنان گیرۆدەی ئاوە ئاومان نییە چەند جارێک چەندها جارێک داوامان کردو ئاومان نییە بۆ لە هەر کەس هەیەچین ئەم داواکاری ئەمە گەورەترین داواکاریە زۆر زەرورە بۆ سێوسێنان چکم هیچ ژیان بە ئاوە خۆشە سێوسێنان گەورەترین کێشەی ئاوە بە کوردیەکەی ئاومان نییە لە بیر تاوە ئێوارێکی ئێرەکی مەبەرانکرا وڵی من لە بیرمە وەکو خەیاڵێک ئێمە کاتی ناخواردن بوو چیمای لە یاین پەرتەوازە بووین و لە بیریشمان من بەچی بەسەر هاو لەو حاڵەتەیە کە ئەو شتە ڕوویە ئەوەی کە من لە بیرم بێت تەنها ماڵی خۆمان بۆ ماڵی ئەو کاکشیروان کە باسی کرد کە غەیدانی ناوە خواافیکە دراوسێمان بوو مەرجەبێکیان هەبوو ژەرزەمین هەموو خەڵکەکە ئەچوونە ئەوێ بە خاولی تەڕ و بە ئاو ئەیان کرد بە دەموچاویانە بۆ ئەوە کە ئەیانزانی کە چیمایە منش بە تاقوتێناتی ما بمۆ لە ماڵ لەگەڵ باوکم ناڵم پەرتەوازە بووین دوای ئاخر جار باوکم لەگەڵ باوکمە خۆمان گیانە ماڵی ئەم دراوسێمان کاغیدان
لێ کە ئێمە چوین دایکم نەمابوو لەگەڵ دووبراکەمان ڕۆیشتە بوو دەستی برایش میگرتە بوو مناڵەکەی تریشان کردوێ باوش و ڕۆیشتە بوو جا ئەگەر کامیرە هەبوایە لەو سەردەما شێوازی مردنی دایکی من و ئەم دووبرامە جاتیش لە ڕوودا باسم کرد ئەگەر کامیرە هەبوایە یعنی ئەوە عمەری خاوەر کارەسات بوو بە قەناعەتی من بەقە ئەمە سنجاکێشتر و کارەسات نەبوو چکم یەکیان مامچی لە دەمی بچکۆلەکەیان نابوو ئەوە کێشان بەسەر باڵیەوە بۆن شێوازەکە جیان دەرچووە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەوی کە بۆ ئەم گوندە کراوە ئەم گوندەی ئێمە ساڵی 85وانە بزڵبێت 1985 لەو ساڵانە ئێمە کارەبای نیشتیمانیمان هەبوو تا ئێستا شەرە و کارەبایەتی خۆی 6 ساعت کارەبایە لە 24 ساعت ئەو کارەبایەمان ئەو کاتە هەبوو ئەگەر کارەبا بڵێن هێناومانە و گیانمان سێوسێنان و کردومانە بە ناحیە ئەمە من پێم وانییە کە دەستکەوتی ئەوان بێت بە دەستکەوتی ئەوانی نازانم ئێمە وەختی خۆی کاربامان بواتوە مەسەلەیەوەش کە ناحیە من وا هەستەکەم بە ناحیەکردنی سێوسێنان دۆزینەوەی ئیشە بۆ کۆمەڵی خەڵک کۆمەڵی مدیر ناحەیە چەند ناحەیەک دروستەکرێت کۆمەڵی ناحێ دروستکرێ کۆمەڵی خەڵک ببێ بە مدیر ناحیە و ئەو ئیش دۆزینەوەی بۆ خەڵک بەڕاستی ئەجینا ڕەنگە ئەمە دەیەکی 100 ماڵە بە گوندی خۆی بمایەتەوە من زۆرم پێ بەلاوە جوانتر بوو 100 ماڵ ئێستا لەوانەیە 100 بۆ 100 ماڵ چیتان پێویستە لە ئێستادا کە زۆر گرنگ بێ بەلاتانە چیمان پێویستە کە گرنگ بێ بەلامانەوە داوەڵی من ئێستا خۆم دانیشتوی ئێرە نیم بەڵام بۆ لە شارە پێداویستەکانیان دابین کردو بۆ ژیانی خەڵکاکە چی خزمەتگوزاریشان بۆ خەڵک کردووە ئەمانی کە لەو کاتەوە حکومڕانن من بەبێ ئیسtisنا هیچ کەسێکی لێ دەرناکە بەڵام ئەم حکومڕانانی ئێمە بەڕاستی نازانم چیان کردووە ینی تۆ پێم بڵێ چیان کرد نەخۆشخانەتان چۆنە نەخۆشخانە دەرمان تا ئێستا بنکەیەشی تەندروستیمان هەیە ئیسعافێکمان هەیە 4 ساڵە ئیسعافێک هەرچە من وازانم دو سێ جار لەگەڵ کاک عیماد هاتم بۆ ئێرە قسەمان لەگەڵاکن لەو یادانا من دو سێ جار خۆم ئیسرارم کردووە لەگەڵیانە بۆ پێدانی ئەو ئیسعافە لەبەرەوەی من ئەو نەبوونی ئیسعاف لەم دیە و ئۆکسیژن لەم دیە ئازارێکی کرد بە دڵی منەوە لەبەرەوە زۆر تەئکیدم لێکردنەوە 3-4 جار ئیسعافێکمان هەیە بەبێ سایق سایقشیان پێڕەوانە بینەوە بۆیدانە مەعاون طبیەکی لێ خەڵکی ئێرێ نا مەعاون طبیەشی لێ بۆ خەستەخانەکە ئیسعافەکە سایقی نیە ئەم سارە ئیشی چی ینی هەردانراو لە کاتنراوە ئێستا ئەگەر من پێویستم بە ئۆکسیژن بێ پێویستم بەوە بێ بەپەلە بگەێنێر مەسلێمان لە ڕێگەی سیارێشی فریاکەوتنەوە ئەو سیاریش ناکە ئەوێ پیکاوێک بن قوتابخانە خوێنکاری ئامادەیی و ناوەندیتان هەیە هەمانە قوتابخانەمان لێرە هەیە بەڵێ خوێنی هەیە ئامادەی هەیە بڵێ بۆ خۆم کە سوکارم هەمووی لە نوگرە سەلمان ئەنفال کراوە و شەید کراوە ڕۆژانە بۆیان ئەگریم یەکێ لە ئامۆزاکانم هاو تەمەنی خۆم بوو یعنی ڕۆژانە بۆ هیچ کەسێ ناگرین بۆ ئەوە گریم یعنی لەسەر نان خواردن فرمێسک بە چاومایەتە خوارەوە چووم کتوپڕ لەبەر چاویان بزرکردم ڕۆژانە ئێمە لەژێر تۆ بوو تیاری حکومەتاوین ڕۆژانە ئێمە نانمان ئەومان هەمووی لەگەڵ تۆ بوو لەگەڵ تۆ بوو خەسوی تیارا بووە ئەمەی کە کراوە بۆ ناحەکەی من ئەمە لە هەردێکی کەش کە تووشی هیچ ڕووداوێک نەبوو بێ ئەم خزمەتگوزاریانە هەر کراوە خزمەتگوزاری سەرەتاییە هەتا ئێستا ئێمە بە بستێک عرس من و یەک ماڵی کەماین ماڵی ئێمە و خێزانی ئێمە و خێزانی ماڵیشکە کاک ئەحمەی حاجەڵخار خزمی پورسای باوکمە هەتا ئێستا بەو پاشە زەویە سوودمەند نەبوو یعنی ئەو پاداشەشی پێڕەوانە بینراوە سێوسێنان گیرۆدەی ئاومان نییە چەندها جارێک داوامان کردو ئاومان نییە و کە سوکارێکی شەید ئەڵێم بە دوو مانگ جارێک لەم 2015-2016 بە دوو مانگ جارێک موچەی خانەوادەی شەیدانانەدا من ڕەنگە معاشێکی داوام هەبێت بەڵام چەند عایلە هەیە بۆ معاش شەیدانە ئەژی کاک چەند عایلە هەیە بۆ معاش شەیدانە ئەژی تۆرە من کابرا خاوەری شتەهیدا دەستحەیەکی زۆر یاوە سەیرەکەی خەڵک خێری پێەکە لە پێناوی چییە تۆ شەید و داوە تۆ ڕێز لە کەسوکاری شەیدەکە ناگریت ئەو شەیدی یاوە جەنابەت چەند ساڵە سەرۆکی شارەوانی ئێرەیت من 3 ساڵە 3 ساڵە سەرۆک شارەوانیم لە سێوسێنە لەم 3 ساڵە چیت کردەوە بۆم خەڵکە بەڵێ ئەوەی باسم کرد ئەوە دوو باخچەوە لە جێبەجێکردنایە کە سەرە ڕای قەیرانی دارایی تەمان من 3 ساڵەکە لێرەم 3 ساڵە قەیرانی دارایی هەیە ئەوە باخچە بە شێوەی تەنفیز مباشر بە هەوڵ و هیممەتی بە ڕێز پارێزگاری سلێمانی کاک دکتۆر ئاسو هەروەها ئەنجومەنی پارێزگای سلێمانی توانیمانە لە ڕێی بانقی ناوەندی هەرێمی سلێمانیەوە بڕە پارەیەک
بەڕقەم بپچڕین بەڵام بۆ خۆتەزانی کێشەی سیولەی نەقدی هەیە یعنی لە بانکانە کە ئەچی پارە نییە پرۆژەکانیش بە پارە ئەڕۆیان هیچ کەسێ بە قەرز بۆ ناکەمە تەنفیز مباشرە لەبەر ئەوەی کۆمپانیان نەیگرتووە ئیشەکەمان بۆ بکە هەروها جادەیەکی دووسایدیش کە ئەگەر خۆتان بچن لە دەواازەی سێوسێنانەوە جادەکە بۆ 300 متری ئیشی تیاکراوە جگەلەوە بۆ باسم کرد گەڕەکی شەهیدان پرۆژەی ئاوەڕۆ و ئاو لە جێبەجێکردنای و تەواو بۆ ماوەتەوە سەر تێکە لە ڕێژکردن و ئەین ئەگەر بە کورتی بە ویژدانەوە پێم بڵیت ئەم شوێنە ئەوەی کە بۆی کراوە بەسێت یان شایانی زیاترە قوربان بەڵێ شایانی زۆر لەمە زیاترە پێویستە حکوومەتی هەرێم بەداخەوە کە قەیرانی دارایە پێویستە هەموو شارەکە لە زێر و لە ئاڵتون بگیرێ بەڵام بەداخەوە خۆوە هەمووی بە پارە ئەکرێ پارەش بەدەست ئێمە نێ پارە لە سەروترەوە دابین ئەکرێت ئەوە کاری خەڵکای هەستەکەی لەسەر حەقن قوربان بەڵێ ئەمانیش لەسەر حەقن و هەموو کە سوکاری شەیدانی کوردستان لەسەر حەقن و هەموو گەلی کوردیش لەسەر حەقە چگوم ئەم میلەتە دەمێکە چەو ساوەتەوە و بەژمەینەتە کە سوکاری شەیدان لە سای خوێنی شەیدانە ئێمە ئەمڕۆ گوزەران ئەەکەین من بۆ خۆشم کە سوکاری ئەنفالم لە بنەماڵەکەمانە زیاد لە بیسی کە شەهید و ئەنفال هەیە ئەم یادکردنەوە پێویستە بۆی کە جیلی داهاتوومان نەوەی نوێ بزانێت بەژمەینەتێ بەسەر میلەتەکەمان هاتووە بەسەر کە سوکاری سێوسێنانە هاتووە یادکردنەوە پیرۆزە بریا بمانتوانێ هەموو ڕۆژە یاد بکەینەوە بریا بمانتوانی باید لە کتێبی خوێندنگاکانە بە تێر و تەسەلی باسی نەهامەتی و قوربانیەکانی گەلی کورد بکرا بە نەخێر ئەمە شتێکی تێپەڕ و ڕاگوزەری نییە من بۆ خۆم ئەمڕۆ ڕەشپۆشم من هەموو ڕۆژێ ڕەشپۆشم هەموو ڕۆژێ یادێکین کارە ساتبار بۆ کوردستان ڕۆژێک بۆ هەڵەبجە ئەبێ بگرین ڕۆژێ من بۆ خۆم لە ناو معانات و لە ناو کە سوکاری من بۆ خۆم کە سوکارم هەمووی لە نوگرە سەلمان ئەنفال کراوە و شەید کراوە ڕۆژانە بۆیان ئەگرین یەکێ لە ئامۆزاکانم هاو تەمەنی خۆم بوو یعنی ڕۆژانە بۆ هیچ کەسێ ناگرین بۆ ئەوە گریم یعنی لەسەر نان خواردن فرمێسک بە چاومایەتە خوارەوە چووم کتوپڕ لەبەر چایان بزرکردم ئەمەڕۆ بۆ چوونەکانی هاوڵاتیانی سێوسێنان بوون سەبارەت بەیادی کیمیایی بارانکردنی هاوڵاتیانی سێوسێنان لە 22 ساڵی 1970 شاید حاڵەکان ئەوە دەگەڕنەوە بۆمان کە هەموو خێزانەکان لێرەدا پێویستیان بە کۆمەک و هاوکاریە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستیان بەوەیە کە پڕۆژەی زیاتری خزمەتگوزاریان بۆ بێت ئەوەی کە کراوە لە سێوسێناندا شایستەی خەڵکی ئێرە نییە بەڵکو زۆر لەوە کەمتر کراوە کە ئەوان قوربانیان بۆداوە بەڵکو پێیان وایە دەبێ ئەوان زیاتریان بۆ بکرێت لە هەموو ڕوویەکەوە هاوڵاتیان پێیان وایە بەرپرسەکان هەموو ساڵێک دێن وەکو شتێکی ڕەمزی لێرەدا یادی کیمیایی بارانکردنی ئەم جێگێ دەکەنەوە و دواتر دەڕۆن و خەڵکی ئێران بیر دەچێتەوە بەڕای هاوڵاتیەکیش پێی وابوو ئەوان بە زۆر بەرپرسەکان دێنن بۆ ئێرە کارتیان بۆ دەنێرن هەندێکیشان هەر نایەن بۆ ئێرە بۆیە هاوڵاتیان داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی زیاتر لە سێوسێنان بدەنەوە و دەستی خزمەتگوزاری و هاوکاری زیاتریان بۆ درێژ بکەن تاکو خەڵکی سێوسێنان کەمێک لە خەمەکانیان بڕەوێتەوە و هەسکەن کە دڵسۆزێکیان هەیە لە جێی باو و باپیرانیان خزمەتیان دەکەن و وەکو منداڵێکی هەتی و دەست دێنن بەسەریاندا ئەمە ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیانی سێوسێنانە و دایانەوێت زیاتر خزمەتیان بکرێت و زیاتر ئاوڕیان لێ بدرێتەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیامی ئەم جارەشمان لەگەڵ کامێرەمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست گوازدەوە بە ئومێدی ئەوەی پەیامەکان بگاتە جێگەی خۆی تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت